سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش لە درێژەی ڤیددیۆکانمان سەبارەت بە کەمترین کۆنمرە وەرگیراکان لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان لە خزمەتتانین. لەم ڤیددیۆدا باسی کەمترین کۆنمرە وەرگیراوەکانی کۆلێژەکانی خوێندنی ئیسلامی بۆ ئەوەی خۆشەویستەکەین تاوەکو بزانین بەزان کۆڵاین و پارالێل و ئێواران ئەگەر هەیبێت کەمترین کۆنمرەکانی چەندن. ئەوەی خۆشەویستیش بۆ ئەوەی بەشەکان و شوێنەکانی ئەم کۆلێژانە بزانن فەرموو کۆتایی ڤیددیۆکەمان بینەرمان بن. بە هیوایەوەی ئەو کەمترین کۆنمرانەی لە خوێندنی ئیسلامیە بۆ ئەوی خۆشەویست باسمان کرد جێگای سود و ڕەزامەندیتان بێت. ئێوەش بۆمان دووبوونمان لایک، کۆمنت، سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن.